سڵاوتان لەبێت. ئەمڕۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندنی 2022-2023 بوو لە هەرێمی کوردستان و زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن لێدرا. ئەمڕۆ سێشەمە لە قوتابخانەی ئەیلول لە قەزای بەردەڕەشی سەر بە پارێزگای هەولێر بە ئامادەبوونی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئالان حەمەسەعید وەزیری پەروەردە زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن لێدرا. لە هەرێمی کوردستان 1,885,400 قوتابی و 150,000 مامۆستا بەشداری لە پرۆسەی ساڵی نوێی خوێندن دەکەن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم بەر لە لێدانی زەنگی ساڵی نوێی خوێندن لە پەیامێکدا بۆ مامۆستایان و خەڵکی هەرێمی کوردستان ڕایگەیاند. ڕەنگە نەتوانین هەموو کێشەکان بە شەو ڕۆژێک چارەسەر بکەین، دەشزانم خەڵک کێشەیەکی زۆری هەیە. بارزانی لەو پەیامەی داوتی هەوڵ دەدەین ژێرخانێکی بەهێزی ئابووری دروست بکەین و ماوەی 2 ساڵیشە بەردەوامین لەو هەوڵەمان. دڵنیام هیچ کەس درکی پێ نەکردووە، بەڵام لە ئایندەیەکی نزیکدا بەرهەم و ئاسەوارەکانی دەبینن کە ئەوەی لە 2 ساڵی ڕابردوودا هەوڵمان بۆ داوە چ کاریگەریەکی دەبێت. سەرۆکی حکوومەت ڕووی لە مامۆستایان کردووتی من دەزانم مامۆستایان گلەییان هەیە و پێویستیان بە ئاوردانەوەی زیاترە، بەڵام دڵنیا بن هەرچی لە توانامان دەبێت بۆتان دەکەین. لەگەڵ ئەوەشدا پێویستە ئەوە بزانن توانای حکوومەت سنووردارە. وتیشی ئەم ساڵ حکوومەتی هەرێم هەڵمەتێکی بۆ دروستکردنی خۆشەویستی نیشتیمان و ئینتیمای نیشتیمانی دەست پێ دەکات. هاوکات ئالان حەمەسەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێوڕسمی لێدانی زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن ڕایگەیاند. پیرۆزبایی لە تەواوی مامۆستا و قوتابیان و فەرمانبەرانی سەر بە کەرتی پەروەردە دەکەم. ئەم ساڵ پلان و بەرنامەی جیاوازمان بۆ بەرەو پێشبردننی کەرتی پەروەردە دەبێت و ئەم ساڵ ساڵی گرنگیدان دەبێت بە خوێندنی پیشەیی و هیوادارم ساڵی نوێی خوێندن ساڵێکی بەرهەمدار بێت.